بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بۆ چێشخانەکەمان چێشخانەی کلتوری خاتوڕووناک لەسەر ڕێگای عەربەتدووکانیان ئێمە خێزانێکین ئەم چێشخانەیە بەڕێوەبین خۆم و هاوسەرەکەم و مناڵەکانم. ئەم بیرۆکەیە ئێنی خێزانەکەم بوو. پێشنیاری ئەو دەستمان کرد بەم ئیشە و ئێمەش هاوکاریمان کرد. واردنی کوردەواری کفتەمان هەیە، یاپراقمان هەیە، ساوەڕمان هەیە، قەرەقەرمانمان هەیە. کاتێک کە مەوسمی ئاوا دنیاش سارد دەبێت سەر و پێشمان هەیە. ڕاستە من خوێندکاری پەیمانگام، بەڵام بارودۆخی ئێستا وا پێویستە کە هەموو کەسێک کار بکە. منیش بە شانازیۆ لەگەڵ خێزانەکەمە ئێرە بەڕێوا بین. من کۆلێژی پەروەردەی بنەڕەتم تەواو کردووە بەشی ئینگلیزیم. بە شانازیەوە خۆم خێزانەکەم ئەم ڕێستۆرانتە بچووکە بەڕێوا بین. شانازیەکەم بۆی کەم ئیشاکەم و ئیشەکەی خۆم زۆر خۆشەوێ.